سەرۆک دۆناڵد ترامپ لە ئەستانی ئیندیانا بیرۆکە و ڕوانگەی خۆی لەسەر هەڵمەتی هەڵبژاردنەوەی خستە ڕوو. ئایا دەزانن دروشمی نوێمان بۆ ساڵی 2020 چییە؟ ئەمریکا بە مەزنی بهێڵینەوە. بەڵام سەرۆک بەڕوونی نیگەرانی خۆشی دەربڕی لەسەر هەڵبژاردنەکانی نیوەخولی کۆنگرس لەم ساڵدا کە تێیدا دیموکراتەکان نشیانی بەدەستێنانی دەستکەوتیان لێدەکرێت. هەموو ئەو گوڕە مەزنەی لە وڵاتدا هەمانە لە بوارەکانی کار و سەلامەتی و ئاسایش و هەروەها لەشکر سەرجەمیان لە مانگی 11 لە مەترسیدا دەبن. ژمارەیەک لەو دیموکراتانەی شیانی بەشداریان لە هەڵمەتی سەرۆکایەتیدا لێ دەکرێت لە میانەی کۆنفرانسێکی ئەم دواییە لە واشنگتن لەسەر ئایندەی وڵات دوان. لەوانە ئەلیزابێت وارن سەنەتۆری ماسەچوست ناوبراو دەڵێت دیموکراتەکان ئاستی کۆنتڕۆڵکردنەوەی خانەی نوێنەران و ڕەنگە سەناتیش لەم ساڵدا لە هەڵکشاندا بێت. ئێمە ناتوانین سەرکەوین ئەگەر تووڕەیی بە ملیۆنەها ئەمریکایی پشتگوێ بخەین یان ترسیان لەو زیانانەی سەرۆک ترامپ و کۆماریەکانی پارتەکەی بە دیموکراسی وڵاتەکەمانیان گەیاندووە هەر بۆیە نابێت ئەمە فەرامۆش بکەین. یەکێک لە بربژارەکانی دیکە سەنەتۆری نیویۆرک کریستین جیلبراندا پێشبینی ئەوەی کرد کە دیموکراتەکان لەم ساڵدا سوود لە دەنگی خانمان وەردەگرن. هۆکاری ئەوەی کە ئێمە خانەی نوێنەران و بە هیوای سەناتیش وەرگرینەوە لەبەر ئەوەیە ئێمە کاندیدی خانمانی مەزنمان لە سەرانسەری وڵاتدا هەیە و هەروەها چالاکوانانی خانمانیش کە کارەکە ئەنجام دەدەن. یەکێکی دیکەی دیموکراتەکان کە ڕەنگە لە هەڵبژاردننی 2020دا بەشدار بێت سەنەتۆری مینەسۆتا ئەیمی کلۆپشار گوتی دەنگدەران زیاتر لە وتاری دژە ترامپیان گەرەکە. ئەوان حەزیان لە شێوازی هێرشکردنە سەرخەڵکانی بێگوناه نییە و بەڕوویدا دەوەستنەوە بەڵام ئەمە بەدین نایەت کە ئەگەر هەموو کاتمان بە ناڕزایی دەربڕین لە دژی سەرۆک بەسەر بەرین بەڵکو دەبێت بژارەمان بۆی هەبێت. هاوشەوەی زۆرێک لە سەرۆکەکانی پێشخۆی دەبێت ترامپ پێشبینی دۆڕان لە هەڵبژاردننی نیوەخولی ئەم ساڵدا بکات. بەڵێ ئەو لایەنگرانی لەگەڵیان بەڵام لایەنەکانی دیکەش بەپەرۆشن بێنە گۆڕەپانەکەەوە تەواوی ئەم هەڵبژاردنە تایبەتانەی بینیومانن ئەوەمان بەدی کردووە کە دیموکراتەکان پەرۆشی دەنگدانن لە دژی سەرۆک. شارەزا دەیڤید ئەبراهام دەڵێت دیموکراتەکانیش گرفتی خۆیان هەیە لەوانە یەکخستنی ئەو لایەنانەی لە ساڵی 2016دا پشتیوانیان لە هیلەری کلینتن و بەرنی ساندرز کرد. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا دیموکراتەکانیش هیچی ئەوە تۆیان پێشکەش نەکردووە و هێشتا پارتەکە سەرقاڵی ڕێگریکردنە لە چەپڕەوانی خۆی و باڵادەستیان بەسەر پارتەکەدا. ڕەنگە هێشتا زوو بێت بەڵام سەرۆک ترامپ و ژمارەیەکی زۆریش لە دیموکراتەکان ئەوانەی دەیانوێت ببنە جێگرەوەی سەرۆک لە ئێستادا چاویان بڕیوەتە هەڵبژاردننی ساڵی 2020.